هەموو لایە بەخێر بێن پێخۆشحاڵین کە ئەوە هەموو ئەم هاوڕێیانە ئەو گەنج و لاوانەی کە بۆ مەبەستێکی زۆر مقەدەس و پاک کۆنفرانسی چوارەمی لاوانی چوارپارچەیە کۆبووینەتەوە. لێژنەی هاواهەنگی لاوانی ڕۆژهەڵات لە دوای چەندین کۆبوونەوەی نێخۆیی و سەردانی هەموو لایەنەکانی لاوان لە پارچەکانی تری کوردستان ڕۆژی یەکشەممە 21 گوڵانی 1393 هەتاوی با بەشداری دەیان ڕێکخراوەی لاوان لە هەر چوار پارچەی کوردستان سیمینارێک لە کاتژمێر 2 پاشنیوەڕۆ لە هۆڵی دیالۆگی ناوەندی چاودێر لە سلێمانی بە مەبەستی هەرچی زیاتر ئاگاداربوون لە چۆنیەتی کاروبارەکانی پەیوەندیدار بە ئامادەکاری و هاوئاهەنگی زیاتری هەموو لایەک بۆ بەڕێوەبردنی چوارەمین کۆنفرانسی لاوانی چوار پارچە بەڕێوەبرد. کۆبوونەوەکە بە پێشکەشکاری هاوڕێ ئەمین قادری ئەندامی دەستەی ئامادەکاری چوارەمین کۆنفرانسی لاوانی چوار پارچە دەستی پێکرد و دواتر هاوڕێ جەلال ڕەوانگەرد ئەندامی دەستەی ئامادەکاری چوارەمین کۆنفرانسی لاوانی چوار پارچە چەند زانیاریەکی سەبارەت بە ئامادەکاریەکان بۆ کۆنفرانسی چوارم پێشکەش بە ئامادەبووان کرد. باسەکان بەنسبەت کۆنفرانسی لاوانی چوار پارچە کاروەگاگدارن و کاکەمینیش سەرەتا ئاماژەی پێکرد ئامادەکاریەکان بۆ کۆنفرانسی چوار پارچە کراوە و لە دوای ئەو سەردانانە کە سەردانی سەرجەم ڕێکخراوەکان لە هەر چوار پارچەی کوردستان کراوە و یانوێنەریان لە باشوور هەبووە ئێمە توانیمانە بە دەرەنجامێ بگەین. کۆی ئەو نەتیجە و بیر و بۆچوونی هەموو لایەکان ئێمە وەکو ڕێکخراوەکانی ڕۆژهەڵات دووبارە دانیشتنمان لەگەڵ کردووە، پاشان لەگەڵ هاوڕانی لیژنەی باشوور دانیشتنمان کرد، پێشنیارشمان کردبوو بە هەم لیژنەی باکوور و ڕۆژاوە کە ئەوانش لیژنەی خۆیان هەبێ ئەگەر بیان توانین بە پێشم سمینارە بە هەمان شێوە لە خزمەتیانە دەبوون و کۆی نەزەر و بۆچوونەکانی ئەوانشمان وەردەگرت. بەڵام تا ئێستا هاوڕانی لیژنەی باشووری ڕۆژاوە و باکوور بە ئێمە نەناسێنرا بوو کە دانیشتنی تایبەتی تریان لەگەڵ بکەین. ئەمەی کە ئەمڕۆ ئێمە پێمان باش بوو وەکو ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات بە جیاواز لە سەرجەم کۆنفرانسەکانی ڕابردوو ئەوە بوو کە هەرچەند هەیەتی ئامادەکاری یا بەڕێوەبردنی ئەرکی کۆنفرانسی هەر چوار پارچە هەر جارە لە ئەستۆی پارچەیەکە ئێمە ئەم جارە پێمان وا بوو کە دەبێ هەوڵ بدەین کۆی ئەو ڕێکخراوانە کە وەکو ڕێکخراوی تایبەت بە لاوانن و سەر بە حیزبەکەن بەشداریان کەین لە وەرگرتنی بۆچوون و نەزەراتەکان، سەردانیان کەین، تێبینیەکان، هەموو ئەمانە بتوانێت بەرنامەیەکی کاری کۆنفرانسی چوار پارچە بێت. وەکو ڕێکخراوەکانی ڕۆژهەڵاتیش ئێمە لە ڕابردوودا بۆی بتوانین یەکدەنگیەک بەنسبەت هەموو کارەکانی خۆمانەوە دروست بکەین کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتمان کرد، لەوێدا جەلسەیەکمان تایبەت کردبوو بە کۆنفرانسی چوار پارچە لەسەر تەوەرەکانی شێوازی ئامادەکارەکانی ئەو لیژنەی هاواهەنگی ڕۆژهەڵات و زۆربەی ئەو شتانە کە پێویست بوو وەکو ڕێکخراوەکانی ڕۆژهەڵات هاودەنگ بین پێکەوە لەو کۆنفرانسی ڕابردووماندا کەوتە بەرباست. ئەوەی ئێستا لە خزمەتی ئێوەی بەڕێزدا باسی دەکەم بۆ زیاتر ئاگداربوونی ئێوەی بەڕێزە بەنسبەت بەرنامەکاریەکانەوە. بابەتەکەمان ئەمڕۆ لە دوو جەلسەدا بەڕێوە دەچێت. جەلسە یەکەم هەموو ئێوە هاوڕێیان لە هەر چوار پارچەوە کە لێرە بەشدارن گوێبیستی بەرنامە و پێشنیارەکان دەبن. دوای ئەوە ئێمە داوا لە ئێوەی بەڕێز دەکەین هەر کام لە پارچەکان لیژنەی ئامادەکاری خۆی کە پێشتر پیان ڕاگەیەنراوە دەبێت پێشەم سمینارە دیاری کرابێت. ئەگەر دیاری کرابێت پێمان ڕادەگەێنەوە، ئەگەر دیاریش نەکرابێت لە ماوەی چارەکێک مەجالیان دەدەینێ ئانتراکتێک وەردەگرین و دوای ئەوە سەرجەم لیژنەی هەر چوار پارچە لێرەدا دەنیشینەوە بەنسبەت وردەکاری ئامادەکاریەکان و وەرگرتنی ئەو بیر و بۆچوونانە کە بەنسبەت بەرنامەکاریەکانی ئێمەوە هەیە. ئێمە ڕێکخراوەکانی ڕۆژهەڵات لە ڕابردوودا وا ساغبوونەوە کە لە مانگی چوار کۆنفرانس بگرین، بەڵام تا ئامادەکاری کراو هاتین سەردانی سەرجەم ڕێکخراوەکانمان کە حدود مانگ و نیمە تا دوو مانگی خایان کە بتوانین سەردانی هەموو ڕێکخراوەکان بکەین، وێ بەشێ لە کارەکانمان کەوتە دواوە. پاشان مانگی 5مان دیاری کە ئەوش بە هاوڕایی لەگەڵ لیژنەی بە تایبەت باشوور پێشنیارەکە ئەوە کرا کە ئێمە ماوەیەکی تر ئەم کاتە بخەینە دواوە بۆی بە شێوەیەکی ڕێکوپێک و بەباشی بتوانین بەرنامەکارەکانمان بینە پێشەوە. وێ ئێستا وەکو سەرجەم ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتیش ئێمە ئەمڕۆ وەکو دوایین کۆبوونەوەمان بەنسبەت ساغبوونەوە لەسەر بەرنامەکارەکانی خۆمان لەسەر لیژنەی ڕۆژهەڵات و ئەو بەرنامەکارانە کە وەکو بەڕێوەبەری ڕێکخراوەکانی ڕۆژهەڵات هەیە کە 13 ڕێکخراو سەر بە 13 حیزب و هەر هەمومان بەشدارین، ئەوانەی چ لە ڕەمیلان بوون، چ لە دوومز بوون، ئەوانەی چ وەکو فدراسیۆن بوون یا لە بەرەی نەتەوەیدا بوون یا هەر شتێکە بۆ ڕێکخراوەکانی دەرەوە ئێمە هەمومان ئەمڕۆ یەکوتار و یەکدەنگ کۆبووینەوە و لەسەر هەموو ئەو شتانە کە پێویست بوو ساغ بووینەوە. بۆیە کۆی ئەو نەزەراتانە کە ئێمە وەکو ڕێکخراوەکانی ڕۆژهەڵات لەسەر بەرنامەکارەکان ساغ بوونێتەوە لێرەدا بە ئێوەی بەڕێزی ڕادەگەین. ئەم سمینارە لە دوو پانێل پێکهاتبوو.
پانێلی یەکەم کردنەوەی باس و خستنەڕۆی ڕێکەوتن و پێشنیارەکان و پانێلی دووەمیش تایبەت بە هەڵبژاردننی لێژنەکانی ئامادەکاری و دیاریکردنی کاتوشوێنی بەڕێوەچوونی کۆنفرانس و ڕێژەی بەشداربووان و هەروەها پەسەندکردنی سیستمی کۆتای 40% بۆ ڕەگەزی بەرامبەری ئەندامانی بەشداربوو بوو. پەسەندکراوەکانی سیمینارەکە بەم شێوەی خوارەوە بوو. کۆنفرانسەکە لە نیوەی یەکەمی مانگی شەشی زاینیدا بەڕێوە دەچێت. شوێنی بەڕێوەچوونی کۆنفرانسەکە هەڵەبجەی شەهید دەبێت. بەشداربووان بە کچ و کوڕ پێویستە لەو ڕۆژەدا جلی کوردی لەبەر بکەن. تەمەنی بەشداربووان 18 بۆ 40 ساڵ دەبێت. ماوەی کۆنفرانسەکە 2 ڕۆژە. بۆ هەر پارچێک 50 کەس لەبەرچاو گیرەوە. سیستمی کۆتا بۆ ڕەگەزی بەرامبەرە. کۆنفرانسی چوارمی لاوانی چوارپارچە لە مانگی 6 دەست پێ دەکات بە کە لە ئەستۆی لاوانی ڕۆژهەڵاتە. ئێوە وەکو بەشداربوویەک لەو کۆنفرانسە ئامادەکاریەکان بۆ کۆنفرانسی چوارپارچە چۆن دەبینی؟ مەڵە زۆر سپاس. ئامادەکاریەکان هەتا ئێستا بە ڕێژێکی زۆر باش بەڕێوەچوو هیچ کێش و گرفتێکی تیان نییە. ئەمڕۆ سیمینارێک بەسراوە سەبارەت بە ئامادەکردنی و لێژنانە بۆ کۆنگرەی کۆنفرانسی چوارەم کە بڕیارە لە مانگی 6 بکرێ. هەتا ئێستا بە ڕادێکی زۆر باش بەڕێوەچوو بەبێ هیچ گرفتێک. کاک شەروان هەروەک لەم سیمینارە یەکی لەو بەڕێزانە کە پرسیارێکت بە پرسیار لە وەڵامی لێژنەی ئامادەکارێکی گوایە ڕێژەی 40% بۆ ژنان دیاری کراوە. بەڕێزشتان لە تێبینیەکە واتان باسی کە پێم وابێ دەبێت 50-50 بێ. ئایا ئەگەر باس لە لاو دەکرێت لە لاوان لاو بەواتای ژن و پیاوە ژن و کچ و کوڕ ئەگەر 40% بێ بەڕایت و خودی 40%ەکە بۆ واتایانێکی پیا و بۆ ژن دیاریەکە یعنی ئیمتیازێک نییە یعنی ئەوە تەبعیزێک نییە بە حەق ئافرەت. طبعا ئەو بڕیارە و لیژنە دایان نابوو کە لە سەدا 40 بۆ ڕێژە بۆ کچاندانرا بۆ ڕەگەزی مینە کە منەوە جوابمایە لەسەر ناڕازی بووین وەکو ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان کە ئێمە داواما کرد یەکسانی بێ 50-50 بێ لەبەرەوەی ئێمە ڕێکخراوی لاوانی وەکو دیارە لاو لە هەردوو ڕەگەز پێکاتوە دیاریکراو نییە لاوان یا کوڕن یا کچن وە پێشنیارمان کرد ئێمە کە هیوادارین پێشنیارەکەشمان قوبوڵ بێ لە 150 کچ بێ 150 کوڕ بێت و هیچ جیاوازیەک نەکرێت و یەکسانی لە نێوانیان نابێت چونکە ئەگەر ئەمە خۆی زۆڵمکردنە لە ژن و ژن بە لاواستەرە بینرێ لەم کۆنفرانسانە نابێت ئەم خاڵت وەکو بە دیاردەیەک. چاوەڕوانەکانی ئێوە چییە لە کۆنفرانسی چوارپارچە؟ چاوەڕوانی ئەمە گەشتبینین بە کۆنفرانسی چوارەم و کە وەکو کۆنفرانسەکانی پێشوو هەنە خاڵی باش و بابەتی باشی لتیا پێشنیار دەکرێت و گەشتبینین کە سەرکەوتووە بێت و پێشنیار و داواکاری زۆر باشی تیا بەدیەکرێ. بەڕێستان وەکو سەرۆکی لێژنەی هەمانگی ڕێکخراوەکانی باشوور دیار ئاگادارن لە مانگی 6 کۆنفرانسی لاوانی چوارپارچە دەگیرێت. ئایا ئامادەکاریەکان بۆ کۆنفرانسی چوارپارچە چۆن دەبینێت؟ سپاس دیارە بۆ ئەم چوارەمین کۆنفرانسە ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات ئەرچیان گرتوۆتە ئەستۆ خۆشبەختانە زۆر بەباشی کارەکانیان ڕای دەکەن. پێمان وایە کاری باشیان کردووە خۆیان زۆر هیلا کردو بە ئیشەکانەوە و تەسەور دەکەم ئەنجامی باشی هەبێت چکە خۆماندیکردنیشی باشی پێوە دیارە بە کارەکانیانەوە دەستخۆشیان لێ دەکەم هیوادارم چۆن تا ئێستا کە کارەکان بە باشی ڕۆشتووە بۆ داهاتوش بە هەمان شێوە کارەکان باشی بڕە پێشم وایە باشێ ناویانە. کاکێ من ڕێژەی بەشداربووان لە کۆنفرانسا چۆنە هەر پارچە و چەندە کەس یانێ لە دابشکردنی بینی ڕێکخراوەکانی خۆیانە چەند کەس بەکۆی گشتی دەتوانێت لە کۆنفرانسا بەشدار بێ؟ دیارە ئەوە لە جارە لە مناقەشەیە ئەمڕۆوە دوهامین کۆبوونەوەی ئامادەکاریە بۆ کۆنفرانسی چوارەمی لاوانی هەر چوارپارچە گفتوگۆ هەیە لەوەی کە ڕێژەکە بۆ هەر پارچێک لە پارچەکانی کوردستان 50 کەس بێ 6 کەس بێ یاخود هەر ڕێکخراوەی حسەیەکی تایبەتی بۆ دابدرێت 2 کەسە 3 کەسە ئەو قسانە هەمووی لە مناقەشەدان بەنیازین لە دانیشتنی دووەمی ئەمڕۆیە ئەم بابەتانە هەموو یەکلا بکەینەوە و قسەی لەسەر بکەین بەڵام زیاتر لەسەرەوەی پارچە پارچە بەشی بۆ دابدرێت لە ناو ڕێکخراوەکانە حەسەکانیان دیاری بکرێ و بۆ هەر ڕێکخراوێک چەند کەسێک بەشداری لەم کۆنفرانسەیە بکەن. دیارە بە خۆش ئاگاداری گرتنی کۆنفرانسی لاوان لە ئەستۆی لاوانی ڕۆژهەڵاتە
ئێوە وەکو باشوور چەندە توانیتانە هاوکاری ئەو هاوڕێنەی هین ڕۆژهەڵات بکەن؟ دیارە بەداخەوە لەوەی کە هیوامان دەخواست یاخود هیوامان وابوو لە کۆنفرانسی ڕابردووە کە لاوانی ڕۆژهەڵاتیش بتوانن لە ناوچەی ئازادکراوی ڕۆژهەڵاتە ئەم کۆنفرانسە بە ئەنجام بگێنن، بەڵام بەداخەوە لەم زروفەی ئێستادا ئەوان تا ئێستا کە هەر لە باشووری کوردستانن بۆیە باشووری کوردستان هەڵبژێردراوە بەوەی ئەم کارێتی ئەنجام درێ. ئێمەش وەکو لیژنەی هەماهەنگی ڕێکخراوەکانی باشووری کوردستان و توانم بڵێم وەکو ڕێکخراوی ئازادی لاوانیش کە لە مەنتیقەی سلێمانی ئەکرێ ئێمە تەواوی هاوکاری و پشتیوانیانمان کردووە بۆ پێشمان ڕاگەیاندون چی ئەوەی پێویست دەکات بە ئێمە دەکرێت بە دڵنیای ئێمە هاوکار و پشتیوانیان دەبین لە ئێستا و لە داهاتوشدا بە دڵنیاییەوە و هاوکاریشان بووینە. چاوەڕوانەکانی ئێوە چییە لە کۆنفرانسی چوارپارچە؟ بە هیوان بتوانین ئەمە دواهەمین کۆنفرانس بێت لە کۆنفرانسی چوارم چکە لە هەر چوارپارچەی کوردستان ئەنجاممان داوە. کۆنفرانسی یەکەم ئەوە دیارە لە دیاربەکر بوو، دواتر لە ڕۆژئاوا دوای عەفو دووەم لە باشوور، سێم لە ڕۆژاوا و ئەمەشیان ئیشەڵا کە لە لێرە ئەنجام درا بە ناوی ڕۆژهەڵاتەوە. دواتر بەرنامەی ترمانە بێ بۆی کۆنگرەی گشتی لاوانی هەر چوارپارچە بەستین هەر بە کۆنفرانس کۆتایی پێنێت و ئیشەڵا چاوەڕوانی شتی باشی لێ دەکەین. پێشم وایە کە لاوان ئەو قودرەتیان هەیە بتوانن کە قسەی خۆیان هەبێ و قسەی جدی لەسەر مەسەلە نەتەوەیەکانی نەتەوەیەکەی خۆی بکە و لاوانیش بتوانێت ڕۆڵی کاریگەری هەبێ لە کایە سیاسی و اقتصادی و ئیداریەکانی هەر چوارپارچەی کوردستان. چاوەڕوانین گەشتبینین بەوەی کە کۆنفرانسێکی باش بکرێت، هیوای سەرکەوتن بۆ ئەم کۆنفرانسە و بۆ هەموو ڕێکخراوەکانی هەر چوارپارچەی کوردستان و دەستی ماندوو نەبوونی هەڤاڵانمان لە ڕۆژهەڵات دەکوشین. بەڕاستی هیلاک بوون. ئێمەش وەکو باشوور و وەکو ڕێکخراوی ئازادی لاوانیش بە دڵنیاییەوە هەموو هاوکاری و دەعمێکی ئێمە بۆیان کراوەیە و لە خزمەتی هەمویان داین. زۆر سپاس بۆ جەنابتان ماندوو نەبوونتان لە یەکەم. لە ڕاستیدا ئێمە وەکو لیژنەی ئامادەکاری هاوانگی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات سەردانی زۆرینەی ڕێکخراوەکانی چوارپارچەی کوردستانمان کردووە، تێبینیەکانیان وەرگرووە، قسەمان لەگەڵیان کردووە، خۆمان ئەو شتانەی کە وەکو لیژنەی ڕۆژهەڵات نەک ساقۆ بووینە سۆر وەکو تێبینی خۆمانە بۆ لەگەڵ یان بیرروڕامان ئاڵوگۆڕ کردووە و لە کۆتاییشدا کۆ بووینە سۆ کە لەسەر شوێن و کاتی گرتن و چۆنیەتی بەشداربوونی ئەندامان و ڕێژەی بەشداربووی ئەندامانی کۆنفرانسەکە ساخۆ تقریبەن هاوڕا بووین وەکو ڕۆژهەڵات ئەوە ئەم ڕۆژ ئەم سمینارەمان گرەوە بۆ مەبەستەی کە ئەوانەی کە خۆمان ساخۆ بووینە سۆ لە کۆی ئەو ڕاو تێبینیانەی کە لەگەڵ زۆرینەی ڕێکخراوەکانی لاوانی چوارپارچەی کوردستان کە سەردانیامان کردووە وەرمان گرتو ئەمڕۆ ڕای بگەێنین و لە ماوەی سەردانەکانیشمان داوامان لە وەکو پارچەکانی کوردستان کردووە کە هەر پارچەیە لیژنەیە بۆ خۆی پێک بێنێ، ینی لیژنەی ئامادەکار کە لە کۆتاییدا تۆ بێ بۆ ڕاپەڕاندنی کارەکانی کۆنفرانس لیژنەیەکی چوارپارچەوە بێ. ئەمڕۆ زۆرتر بۆ مەبەستە ئێمە لێرا کۆبووینەوە کە لیژنەکەی چوارپارچەی کوردستان کۆ بنەوە لەسەر ئەو شتانەی کە ئێمە چونکو ئەرکی بەڕێوەبەرەکەی لەسەر لاوانی ڕۆژهەڵاتە لەسەر ئەو مەبەستە دیاریکردنی شوێنەکەی کاتەکەی و ڕێژەی بەشداربوونی نەفەراتی چوارپارچەی کوردستان بە عورفی کۆنفرانسەکانی پێش و ئەمساڵ لە ئەستۆ ئێمە تا نازێ لەسەر ئەو شتانەوەکو خۆمان ساغ بووینە سۆ زۆربەی هەتوان بڵێم هەموو ڕێکخراوەکانی ڕۆژهەڵات یەکگرتووین یەکگوتارین و هەمومان لەم لیژنە وەکو لیژنە بەشدارین و هەمومان ئەعلامەوەمانە کردووە کە ئامادەین لەو کۆنفرانسەدا بەشدار بین. بەڵێ کاکوە دیارە قەرارە مانگی 6 کۆنفرانسی چوارم واتە ئەخیر کۆنفرانس لە کوردستانی باشوورا بگیرێت. پێم وایە هێشتا لەسەر شوێنەکەی ساق نەبوونێتەوە، بەڵام بۆ خۆتان وەکو لێژنەی ئامادەکار چه ئامادەکارێکتان کردو ئامادەکارەکان بۆ گرتنی ئەم کۆنفرانسە چۆن دەبینن و ئایا ئەو لێژنەی بەڕێزی باشوور چەندە هاوکارتان بوون لە گرتنی کۆنفرانس و لە دیاریکردنی شوێنی کۆنفرانس؟
وڵا ئەگە لەسەر شوێنەکەی کە بڵێم ساخۆن و ئەمە وەکو ڕۆژەڵات هەڵبجەمان دیاری کردووە و بەومە بەستێژ وتم ئێمە وەکو لیژنەکان دوو لیژنەمان پێگەینا بوو لیژنەیە وەکو پەیوەندیگرتن لەگەڵ ڕێکخراوەکانی تا و لیژنەیەکیش بۆ کاری ڕێخستن هاوڕێیانیمان لە لیژنەی ڕێخستن سەردانی هەڵبجەیان کردووە شوێنیان دیاری کردووە هەم بۆ هۆڵی بەستنی کۆنفرانسەکە و هەم بۆ شوێنی مانەوەی ئەندامانی بەشداربوو لە کۆنفرانسی چوارەمدا ئێستا ینی تێبینیەترێ یا بۆ چوونێترێ ئەڵێن لە سلێمانی بگیرێ بۆمە بەستە وایە بەڵام زۆرتر تاکیدم لەسەر هەڵبجە ئیشەڵا ساقە بینەوە لەلایەن هاوڕانی باشتریشە من ئەبێ بەڕاستی دەستخۆشییان لێ بکەم هاوکارمان بوون هیچ گرفت و ئاستنگێکیان لە بەردەم کۆنفرانسەکەدا پێک نێناوە و ئەلامامەدەگی خۆیان کردەوە کە بە هەموو شێوەیە حاضرن وەکو بەشدار بوو لە کۆنفرانسەکە بەشدار بن و حتا ئاسانکاریشان تا ئەنازەی لەگەڵمان کردووە کە من هەر لێرە سپاسیان لێ یەکەم. جیاواز لە یەکێک لە ئەندامانی لێژنەکە وەکو لاوێکی ڕۆژڵاتی چاوەڕوانەکانی خۆچیە لە ئەم کۆنفرانسە من وەکو ئەگەر بڵێم هەر وەکو لاوێکی ڕۆژەڵاتی یا بە عام وەکو لاوێکی کورد ڕخنێکم لە کۆنفرانسەکانی سێ کۆنفرانسی ڕابردوو هەیە ئێمە سریە تەوەرمانە بۆ خاڵ و ڕاستپاردنمانە بووە کە بەڕاستی حاڵەتی نمادینی ماوە ینی وەکو حاڵەتی نمادین ماوە تۆ زەوابەتێکی ئیجرایی نەبووە ینی من هیوادارم بتوانین لە کۆنفرانسی چوارمە سەرڕای ئەوەی کە خاڵ و ڕاستپاردەمانە بێ و بەخۆشیەوە ڕوو بە کۆنگرەیەکی لاوانی چوارپاچە ڕۆین کومیتەیەکی هاوبەشمان هەبێت لە چوار لاوانی چوارپاچەی کوردستان کە هەم زمانەتی ئیجرایی بێ بۆ بەڕێوەبرنی و خاڵ و ڕاستپاردانەی کە لەوێ دیاریەکرێ و هەم ڕێخستنی کارەکان کە بڕۆین بەرەو یەکەمین کۆنگرەی نەتەوەی لاوانی چوارپاچە و هاوکاری مۆیە بەڕاستی ئێمە لەو قاڵبی دوورشمە بینە دەرەوە کە ئەڵێن ئێمە هەمومان نەتەوەی فکرەکەینەوە حزبین ئەتوانم بڵێم ئێمە زۆرتر حزبی فکرەکەینەوە نەک نەتەوەی هیوادارم هەموو لاوان حداقل بۆم کۆنفرانسە بۆی کە نیشان بدەین بە دنیای دەرەوە ئێمەی لاوانی کورد جیاواز لە حزبەکانمان یەکگرتوین یەکگوتارین بەرژەوەندیێنێتەوەکانمان خێنە پێش بەرژەوەندی حزبایەتیمان ئێمە وەکو لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان نزیک بە 4 مانگ دەبێت خەریکی ئامادەکارین و هەر لەو ڕاستای کارانەی کە بۆ کۆنفرانسی چوار بۆ ئامادەکاری کۆنفرانسی چوارکردومانە سمینارێکمان وەکو لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان بەستووە کۆمەڵی خاڵ و پرەنسیب وەکو بنەمایەک بۆی کە بەرەو کۆنفرانسی چوار دەڕۆین بۆی کە وەکو لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان داهێنانێکمان هەبوو بێت و تەنیا شتەکان وەکو کۆپیکردن نەبێت لە کۆنفرانسی 1 بۆ 2 2 بۆ 3 و 3 بۆ 4 کۆمەڵێک هەنگاوی باشمان هەڵگرت یەکێک لەو هەنگاوانەی ئەم سمینارەیە یەکیان کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان بووە ئێمە لەو ماوەدا بەدەر لە هەموو پرەنسیپەکانی پێشوو قانونەکانی پێشوەکو لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان چ ئەو لاوانەمان وا لە کۆنفرانسی سێدا لە دومیز بەشداربوون چ لە ڕمێڵان چ ئەوەی کە فدراسیۆنێک هەبوو یەکێتی نەتەوەیەک هەمومان یەکمان گرتووە و سەردانی تەکتەک ڕێکخراوەکانی هەر چوار پارچەی کوردستانمان کردووە لە پێشە ڕاو بۆچوونی نەزەری ئەوانمان لەسەر کۆنفرانسی چواروی لاوانی چوار پارچەی کوردستان وەرگرتووە بە پێشزەمینەی بەوە بە چاولێکردن لەو پێشنیارانەی ئەوان هاتوین گەڵاڵەیەکمان داڕەشەوە ئەوڕۆ لەو سمینارەدا گەڵاڵەکەمان خسە بەر دیدی هەموو لاوانی چوارپارچەی کوردستان و کۆمەڵە میکانیزمماندانا بۆ ئەوی کە کۆنفرانسەکە ڕنگدانەوەی هەر چوارپارچەی کوردستان بێ و کۆنفرانسەکە بۆ بەرژەوەندی لاوانی چوارپارچە بێت بەڵام ئەوەی کە ڕۆژهەڵاتی کوردستان پێشەنگە ئێمە پێمان وایە بەو زمینەی کاری کە بۆمان کردو تا ئێستا و هەتا ئێستا چۆنمان داڕشتووە بەو ڕێکەوتنانەی کە توانیمان لەگەڵ لاوانی هەر چوارپارچەوە لەگەڵ لاوانی خۆمان بکەین پێمان وایە دەرەنجام کۆنفرانسێکی سەرکەوتوو و کۆنفرانسێک دەبێت لە ئاستی بەرژەوەندیەکانی کووردا. کاک ڕەبازیارە لە کۆنفرانسی سێکە لە دۆمێزگرا لاوانی ڕۆژهەڵات دیارە زۆرتر وەکو بەشداربووی لێ حوزوریان هەبوو پێشتر لێژنەی ئامادەکاری و ڕێژەی بەشداربوو لە کۆنفرانس هەموو شانە لە پێشتا دیاری کرابوو ئایا ئێوە کۆنفرانسی چوارکە لە ستۆی لاوانی ڕۆژهەڵاتە بۆ خوددان چەندە بڕیاردەرن لە دیاریکردنی ڕێژەکانە لە دیاریکردنی کومیتەی ئامادەکارەکانە چەندە ئەمانە لە ئەستۆ ئێوەیە ئایەوە چەندە دەتوانن لەمە دەخیل بن ئێمە وەکو لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان دیارە وەکو جەنابشت باس کرد بڕێک لەوە بەولاتریش بچین کۆنفرانسی یەک ئەسەن نیوەی ینی بڵین دوو پارچەی کوردستان بەشداریکە دوو پارچەی هەر نەبوون یا بوون بە تاک یا بە دوان بوون بەڵام
ئەو شتە یەواشەوە جێکەوت کۆنفرانسی سێ لاوانی چوارپارچە کە گیردراوە و جەنابیشت باست کرد هەموو شتەکان حاضر کرا بوو ینی ڕۆڵێکی لاوانی تێدا نەبوو بەتایبەت ڕۆژهەڵاتی کوردستان کۆمەڵە شت هەیە ڕۆژهەڵاتی کوردستان بە خاتری سرێک شرایەتی کە لە ئێمە وەکو لاوانی ڕۆژهەڵات لە باشوورین سرێ شایەت بۆ ئێمە لە بەرچاو نەگیرا بوو ئێمە ئەو ساڵ هەوڵمانداوە وەکو لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان نەک ئەوەی کە هێژمونی خۆمان زاڵکەین بەسەر هیچ پارتەیەک یا هیچ ڕێکخراوێک یا لاوانێکدا بەڵام بە حکمی بەڕێوەبەری ئەوەی کە هەر ساڵە و پارتێک لە کوردستان بەڕێوە دەبێت ئەو ساڵ کە ئێمەین پێم وامان داناوە زۆربەی شتەکانمان دیاری کردووە چ لە ڕووی ڕێژەوە چ لە ڕووی بەشداربوونەوە چ لە ڕووی کمیتەی ئامادەکاری و شوێن و کات و هەموو شتێک چون لەسەر ڕۆژهەڵات بووە ئێمە ئەوانەمان حاضر کردووە ئێمە ئەوانەمان ڕاگەیاندووە و بڕیارمان لەسەردا بەڵام بۆ ئەوەی کە فێری کاری هاوبەش بین بۆی کە بتوانین فێری کاری هاوبەش وە لە داهاتوودا بەرەو کۆنگری نەتەوەی لاوانی چوار پارچە بچین و یەکتر قبولکردنمان هەبێت ڕای هەموو لە یەکمان وەرگرتووە بەڵام لە نهایەتەن بە کۆبوونەوە لەگەڵ لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان گەشتین بەو نەتیجە و دەرەنجامەکەیمان ڕاگەیاند و ئەوڕۆ لە ڕاگەیاندنی ئەوڕۆماندا لە سمینار دەرەنجامەکەیمان ڕاگەیان بەڵام هیچ پارتێک تەداخولێکی نەکردوە بگرە ڕێککەوتن و تەوافقی ڕێکخراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بووە. کاک ڕەباس جیاواز لە ئەوەی کە ئەندامی کمیتەی ئامادەکاری وەکو لاوێک چاوەڕوانی خۆشیە لە کۆنفرانسی چوار من وەکو لاوێک و لە بەدەر لە وەکو لاوێک لە ڕۆژهەڵاتی کوردستان بەو خوێندنەوە جیاوازەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەیە بە واقعی کە ئەوڕۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان حاکمە بەو سیستمی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان حاکمە جیاواز لە هەموو پارچەکانی کە هیوادارم ئەو کۆنفرانسە بتوانێت هەنگاوێکی باشتر بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بۆ لاوی ڕۆژهەڵاتی کوردستان بنێوە لەگەڵ ئەوەشدا هیوادارم ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان بتوانن باشترین پشک لەو کۆنفرانسی چواری لاوانی چوار پەرسەدا بەشی ڕۆژهەڵات بخەن بۆ لەبەرەوەی کە لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان لە نێوخۆ لە دەروی وڵات بەداخەوە لە قەیراندان لە هەموو ڕووەکانەوە چ لە ڕووی لە سێدارەدان چ لە ڕووی مخدرات لە ڕووی بێکاری چ لە ڕووی ئاوارەبوون ئێمە ئەوانەمان هەیە هیوادارم من وەکو لاوێک لە ڕۆژکە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتم هیوادارم بتوانین ئەو شتەی ئەو خواست و چاوەڕوانەی کە ئێمە لەو ماوەی چوارمانگەدا لە لاوانی ڕۆژهەڵات و پێمانگەیشتووە چ لە نێوخۆ چ لە دەرێ بتوانەوە ئاوات و ئامانجانی ئەوان بەدی بێن و من وەک خۆم وەک لاوێک زۆر گەشتبینم بە کۆنفرانسی لاوانی چوارپارچە بۆ لەبەرەوەی کە کۆمەڵێک لەو شتانەی کە تا ئێستا لە هیچ شوێنێ باز نەکراوە دەتوانین بەڕۆی دنیادا بیکەینەوە ئەو شکلە واقعی کە جوانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەو ڕۆتێی کەوتووە لە ڕۆژهەڵاتی کوردستان بە دنیای بگەێنین کاتی خۆتان باشتر ئێمە لە وەکو هەشت ڕێکخراوی ڕۆژهەڵاتی لاوان لە کۆتایی هاوینی ڕابردووە ئێستا پێ 4 بۆ 5 مانگەچێ لە کۆبوونە و دانیشتنابووین لە بین خۆمانە دەستمان پێ کردووە و لەگەڵ نوێنەرایەتی ڕێکخراوەکانی تری بەشەکانی تری کوردستان لە باشووری کوردستان دانیشتن کراوە دیارە خودی ئەو هەشت ڕێکخراوی کەوتم بوون بە دوو بەشەوە بەشێکی بۆ پەیوەندیەکان و بەشێکیشی بۆ لیژنەی ڕێکخستن بووە توانراوە لە چا ئەوەی کە ساڵی پار خۆتان نەزانن دوو کۆنفرانسی بوو بەشێک لە ڕۆژاوا کرا بەشێکیشی لە دۆمیزی دوهۆک کرا لە باشووری کوردستان ئەوە تەسیری زۆر خراپی بوو و ڕخنەیەکی زۆریشی لە ژیرا لەسەرەوەی کە لاوان نابێت درێژە پێدەری ئەو ناکۆکیە سیاسیانە بن کە لە ناو حیزبەکانە هەیە یا لە ناو چەند حیزبێکی گەورەی کوردیا لە هەر چوار بەشەکەی کوردستانە هەبێت پێویستە لاوان بە ڕۆحەیەکی ترۆ کار بکەن لەگەڵ یەکتر کاری هاوبەش بکەن و بەتایبەتی لە کۆنفرانسی لاوانی چوار پارچەیە تەسیرە منفیەکانی کاری حیزبی و کاری سیاسی لە کوردستانە لەسەریان نەبێت یاگەریش هەیە کاڵی بکەنەوە بۆیش تا ئێستا خاندووە ئەمڕۆ ئێمەش لێرەین لە هۆڵی دیالۆگ کە بەشێکی هەرماوە ینی بەڵام هیوادارین کە چارەسەر بکرێت و ئێمە بەتەماین لە ئایندەیەکی نزیکە ئەو کۆنفرانسەش ببەسین لە باشووری کوردستان من پێم وایە بەشی زۆری ئامانجەکانمان پێکاوە بەشێکیشی نەهاتوۆتە دی بەشێکیمان پێکاوە و ئیتر ڕێگری ژرۆرە بەڵام بە گشتی کاری باش کراوە خودی ئەوەشە گەڕێتەوە بۆی کە هەشت ڕێکخراوەکەی لاوانی ڕۆژهەڵات ئەمڕۆ بووین بە 9 ڕێکخراوەوانەی کە لیژنەی هاو ئاهەنگی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتن لەناو ئەو 9 ڕێکخراوە لیژنەیەکی ئامادەکاری دروست بووە برێتی لە 5 ڕێکخراو
پێشنیار کرا و پارچەکانی تریەکی 5 ڕێکخراویان هەبێت ئەوانیش لەو مەجموعە ئەم 20 کەسە دیارە ڕۆژهەڵات نوێنەرێکی زیادەی ئەبێ کۆی یەک لەبری ئەوەی کە بۆ دەنگدانەکانە بێ تاک بێ ئەبێتە 21 کەس لە کۆی ئەم 21 کەسە دوایین بڕیارەکانی بەڕەوەچوونی کات و شوێن و ڕێژە و هەموو ئەوانە ئەگەرچی بەشی زۆری پێشنیارەکان خەتعی بوونەتەوە ئەنی ئێمە کۆکو ئەمڕۆ لە بەشی یەکەمی دانیشتنەکەی ئەمڕۆیە پێشنیارمان کردو بە لێک لە باشوور و باکوور و ڕۆژاوە ئەوان پێیان خراپ نەبووە بەڵام بەشێکیشی جێگەی قسەکردنە من پێم وایە لە سا هەشتاینەوەی ئەوانە چێتە بوارە جێبەجێکردنەوە ماوێتی بزانین کە ئەوان پێشنیاریان چیە لەوانێ پێشنیاری باشتریان بێ بۆ بەرەوەچوونی کاتەکەی شوێنەکەی لە کاتەکەیە و سیستەمەکەشی کاروکو پارە ئەگەر چی ڕخنەشەیە لە شێوازی سیستەمەکە نەگەر مەجال بێت باسی ئەوە شەکەم کە ئێمە چ پێشنیارێکمانەیە بۆ سیستەمی کۆنفرانسەکە کاک کاوە هەر وەک بۆ خۆتش شارەت بێگرت کۆنفرانسی سێوەم لە ڕاستیە لە دوو شوێنە گیرا بۆ ئەوەی کە ئەم تووشی ئەم انشقاقی دووبارە نەبین یانێ ئەم ئەنسجام و یەکدەستیەکێ تا ئەلان من بینی بە بازم نەبێت بە تووشی انشقاق و جیاببوونەوە دوو کۆنفرانس بگیرێت ئایا ئێوە تالان چیدان کردووە بۆ تەعامڵکردن لەگەڵ لاوانی ڕۆژاوە لاوانی باکوور چەندە سەردان ئەوانتان کردووە ئایا ئەوان ڕامۆزەری ئەوانتان بیستووە لەم ڕاستایە ئەگەر شتێک پرسیار وەڵامێکت هەیە پێمان بێژن بە خەڵکیش لاوانی کوردستانی ڕۆژهەڵاتی ئاگاداری ئەم قەزیە بن تقریبا هەر لە 4 مانگی ڕابردووە سەردانی هەمویان کراوە یان نوێنەرەکانیان لە باشوور بینراوە مەسەلەن ئەو هاوڕیانەیە ئێمە هەمویان نەیانتوانێت بچنە باکوور ئەمکانی ئەویان نەبووە بچنە ڕۆژاوە بەڵام نوێنەری ئەوان ئاسان توانیوانە بێنە ڕۆژاوە بەرحاڵ ڕۆژاوە تەنها بەشی کوردستانێکی ئازاد و سەقام گرتووە هەتا ئەمڕۆکە هاتوچۆکردن بۆ هەموو حیزبەکان و ڕێکخراو و کەسایەتی کوردیەکان ئەستەم نەبێت لەبەرەوە سەردانیان کراوە و ڕاشیان پرسراوە من پێم وایە یەکێک لە تایبەتمەندەکانی ئەوەیە کە بە ئێمەشەوە دیارە خاو چۆتە بەرەوە ینی لە وەختی خۆیان نەگیرا مانگی 4 دەبوو بگیرێ بەهار دەبوو بگیرێ نەگیرا کە مانگی 4-5 بەڵام دیسان ینی بە کەیفێتەکەشی زیاد بووە ینی لەو ماوە تەحمل زیاتر بووە شتی زیاترمان وەرگرتووە بە هەمومانەوە ئەگەرچی من لە لیژنەی ڕێکخستنم لیژنەی پەیوەندیەکان نیم لەو لیژنەیە نیم کە سەردانی هەموو ڕێکخراوەکان و نوێنەرایەتیەکانی ئەحزاب و بنکە و بارگاکانیان کردووە لە خاکی باشووری کوردستان بەڵام ئیتر ئەوان راپۆرتیان داوەتەوە کە سەردانیان کرد بە هەمان شێوە کە ئێمە لە لیژنەی ڕێکخستن کە سەردانی شوێنە دەستنیشان کراوە پێشنیار کراوەکانمان کردووە بۆ بەڕێوەبردنی کۆنفرانسەکە راپۆرتی خۆمان داوەتەوە بە کۆبوونەوە گشتیەکان من پێم وایە کە لە چاو ئەوەی کە پارەکە دوو کۆنفرانس بووە ئێمە باش چوینەتە بەرەوە لە چاو ئەوەی کە ئێستش بەشێک لە گوتاری زاڵی پار هەر هەیە ئەو گوتاری کە بوو باعیسی ئەوەی دوو کۆنفرانس بگیرێت ئیتر ئەو دوو جەمسەریە هەر هەیە لە حاڵی حازریش هەر هەیە و هاوکاری پێویستەکانیش لەو حەددا نییە بۆیە کاری ئەمە زۆر سەختە بەڕاستی زۆر سەختە هیوادارین بە باشترین شێوە بتوانین بەڕێوەی ببین و هەوڵەکانیشمان بەردەوامە لە حاڵی حازرە هەم لیژنەی ڕۆژاوە هەم لیژنەی باکوور لێرە سەرخاڵی دروستکردنی کۆمیتەکانیان کۆمیتەی هاوکاری کە برێتە لە 5 کەس تایسە نیان کردووە ئیتر کەمکاری بەشی زۆری لە خۆیان بووە لەبەرەوەی پێشتریش پێیان وتراوەوان ینی کەم 2 مانگ لەوە پێش 3 مانگ لەوە پێش پێیان وتراوە کە ئەو کۆمیتانە دروست بکەن بۆی کە ئێمە بزانین لەگەڵ کێ قسە بکەین ئیتر هەرکە هات لە ڕۆژاوە نێژە من ڕێکخراوێکم 5,000 کەسم تۆ بۆچی بەم نەوتووە ئەگەر ڕێکخراوێ لێ بێ دیارە اتفاقێکیان هەیە هاوکاریەکیان هەیە تەلەفۆنیان لە یەکەیە ناسراون وڵاسە تۆ ئەیان ناسی ئەوە لەوە بەنیسبەت ئەوەی کە یەک گەور خارج لە پرسیارەکە شتێک ئەمە بیرم نەچێت ئێمە پارەکەش هەرم تایبەتمەندیە بوو لە کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتی هەر هەمان شت بوو لە هەولێرکە گیرا ساڵی پار کەمترین لاو لە ڕۆژهەڵات توانی بەشدار بێت
وەزعیتێک هەیە معلومە هەمومان نەزانین کە لە ئێران شرایطی حاکمە لە ڕۆژهەڵاتی کوردستان شرایطی حاکمە کە لاو ناتوانێت سەردانیان بکە بە تایبەتیش ئەگەر بێت بەشداری کۆنفرانسێکی لاوان بکات کە ڕێکخراوەکان ئامادەکاریان بۆ کردو تووشی دەپرسینەوە و سزا ئەوانە ئەبێت من هیوادارم لێرەوە ینی لانی کەم لەم ماوەیە ئەوان بتوانن بە پێشنیاری خۆیان دەوڵەمەندی بێن بەشتی خۆیانی بزانن دیارە ئەوان ناتوانن بەشدار بن تیا فعال بیساب هەندێک کەس خوێندنەوەی منفی بۆ ئەمە ئەکات و هەندێک کەسی خوێندنەوەی مثبەتی بۆ کات بەڵام تەجروبەش نیشانی داوە ئەگەر چەند ڕێکخراوێک لە پشتی کۆنفرانسێک سمینارێک کارێکی هاوبەشەوە نەبن ناکرێت یعنی ئەمە خصڵەتی کاری جەمعیە لای ئێمە تا ئێستا ئەم لەحزەیە لە کوردستانە بۆیە وەزعەکە ئاوایە لە ئێستا ئەوان من پێم وایە ئەوەی کە لاوی خوێندکارمان لاوان لاوی چالاکمان یەکجار زۆرە لە ڕۆژهەڵات خۆیان بە خاوەنی ئەم وەزع بزانن و ئیممەیلی هەیە فەیسبووکی هەیە ژمارە تەلەفۆن هەیە کەسەکانیش ئەناسن لە لیژنەی پەیوەندیەکان ئەو ڕێکخراوەکانی چالاک ئەو هەژ ڕێکخراوە نۆ ڕێکخراوە ئێستا لە لیژنەی هاوئاهەنگی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتن متوان بە ناوی ژناویان ببم ئەمانە هەن ئیتر اختلافی سیاسیشمان زۆرە بێکو اختلافی ڕەوشیشمان زۆرە بێکو بەڵامانە هەن من هیوادارم و داواکارم کە بتوانن لاوان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە دەرەوەی وڵات پەیوەندی بکەن بەمانەوە هیچ نەبێت ڕێگە حەلیان پێ بدەن پێشنیاری خۆیانیان پێ بدەن کاکەوە وەڵامی کورد بۆ خۆت وەکو کمیتەی ئامادەکار چەندە خۆشببینی بە گرتنی یەک کۆنفرانسی من زۆر خۆش بینم سپاس دیارە ئەمڕۆ کۆنفرانسی گیرا بەوەی کە کمیتەی ئامادەکار و لێژنەی ئامادەکار پێشتر چیان کردو وەکو گزارشکاریەک بە لایەنەکانی دیکە پرسیارێکات ئاراوە کە گوایە ڕێژەی بەشداری ژنان چل لە سەدیە خارج لەوەی کە ژن وەکو ژن چەندە بەشدار بووە لە خەباتی شۆڕژگرانی نەتەوەکەمانە یا لە هەموو ئەرسەکانی ترە بەڵام کاتێک دێتە سەر لاوان لاو واتە ژن پیاو کچ کوڕ بەڵام بۆچی ڕێژەی ژنان چ لە ڕێژەی پیاوان شەستە ئەمە یانیشی ئەوەی کە پێشنیاریان کرد ئەوە چەند هین ئێستاش قسەی لێ ئەکرێت بەڵام ئەسلی پێشنیارەکە ئەوە نییە کە لە ساچل بێ ئەوە خۆی پێشنیارێکە معلومە ئەمە هەمومان نەزانین ژن لە کۆمەلگایەمە وجودێکی عادی نییە یعنی لە هیچ شوێنێکە بوونی ژن عادی نییە لە ناو خانەوەدەیشە بوونی ژن عادی نییە تەبیعەتەن لە کۆنفرانسێکی ئەوەشە بوونی ژن عادی نییە و هەمیشە کەمتر و زەعیفتر لە پیاو زاهرە بێ و پێشنیار کراوە کە ئەگەر قەرار بێ ڕێکخراوێ لە سا شەسی کچ بوو لە سا نەیکا بە 65 تر چلی بێڵێتەوە بۆ پیاوان ئەمە زانین وەزعەتی وا ڕوو نادا هەرچەند خۆش بینم بۆی کە ڕێکخراوێ بەڕاستی وای لێبێت لە سا شەسی کچ بەشدارکە بەڕاستی ئیسا خۆ ژمارەکە زۆر نێنی بە پێی ئەو پێشنیارانی کە ئێمەکردمانە ژمارەکە ئاسانە بۆ ڕێکخراوەکە مەسەلەن لە بری 6 کچ 7 کچ ئامادە بکە زۆر ئاسانە لەوێ ڕێژەکە بێت بە 60% و ئەقەلیەتەکە کەونە کوڕان ئەوایە بۆیە ئەو لە ساچلە بۆ ڕەگەزی بەرامبەردانراوە من ئەنی پێم وایە ڕێکخراوێ پێشەنگ بوون و ئەمڕۆی بوونی خۆی نیشانەدا ئەکسێتەکە کا بە ژنان ئەلبەتە بۆ ڕەگەزی بەرامبەردانراوە چاوەڕوانی خۆت بەتاک و وەکو ئەندامی کۆمیتە چییە لە کۆنفرانسی چوار من ئەمە دوایین کۆنفرانسە بگیرێت بەرەو کۆنگرەی لاوانی نەتەوەی لاوانی چوار پارچەی کوردستانە چین یەکەم کۆنفرانسە زان لە باکوور بووە دوایەوە خراوەتە باشووری کوردستان دوایەوە ڕۆژاوا بووە ئێستاش ڕۆژهەڵات لە بری ئەوەی کە ئێمە خاکێکەمان ئازاد نەکراوە تا ئەم لەحزەیەوە هێزەکانی کۆماری ئیسلامی لەسەری حکومەکە نەمانتوانیوە لەوێ بگیرین لێرە ئەیگرین ئەمە دوایین کۆنفرانسە ئەیگیرێت کەم و کورتی یەکجار زۆرە و هەروەی کە نەمانتوانێت لە خاکی خۆمان بیگرینەوە گەورەترین کەم و کورتیە بۆ ئێمە بەڵام دلیلی بەرەوە نییە کە ناتوانێت تەئسیر گوزار بێت هەروەی کە ئێمە توانیمانە تا ئێستا ئەو دوو کۆنفرانسەی پارەکە نەچین بە شوێنەوە هەموو هەوڵ بدەین هەموو لە قانع بێ ڕازی بێ لەگەڵ کار بکات ئەو دەستکەوتێکە توایەوە من پێم وایە کە ئەمە ئەڵبەتە کۆڕبەندێکیشی ئەبێت بۆ ئەوەی کە نەتیجەیەکی نەهاییشی ئەبێت بۆی کە چی ببێ بۆ کۆنگرە کۆنگرە یەک کۆنفرانسی چوارتاوا بێ ئەچین بۆ کۆنگرەیەک چی ببێ
کۆکەرەوەی و ئەزمونانەیە کە لە پێشوا بە باش و خراپە و ئێمە هەمان بۆ لە کاری هاوبەش لەگەڵ یەکتری من پێم وایە یەکێک لە خاڵە ئاساسیەکان کە لە چوار سێ کۆنفرانسی پێشوارە لە بەرچاونە گیرەوە ئەوە بووە کە خروجیەکەی معلوم نەبووە ینی گوێ نەدراوە بەوەی کە ئەم کۆنفرانسە کە تەواوە بێ دوای کۆنفرانسی مثل معمولا 27 خاڵ 28 خاڵ 30 خاڵ پەسەند کراوە ئەم خاڵانە لە خاڵە خودی خاڵەکانە تەبعیض دروست بووە یعنی قورسایی بۆ پارچەیە دراوە کە ئەو بڕێوەی ئەبە ئەمە یەک بە کەمی و بە کەیفیش دوو ئەو ڕێکخراوەی کە بوونێکی کەم ڕەنگتری بووە لە کۆنفرانسەکە یان نەیتوانێوەیە عەمدەن نەیتوانیوە یەکجار زوڵمێکی عەجیبی لێ کراوە لەو بڕیار و پەسەندکراوەکانیشە دوای ئەوە خودی ئەوانش فەرمایشی بووە ینی 27 خاڵەکەش نەچوتە بواری جێبەجێکردنەوە ئەساسەن شتێک نەبووە لیژنەیەک نەبووە کە دوای کۆنفرانسەکە وەکو لیژنەیەکی ڕێگە پێدرا و مەشروعیەتی ببێ و بە دوواداچوون بکات بۆ ئەو خاڵانە لەناو ئەو ڕێکخراوانە لەناو ئەو ئەحزابە لەناو حکوومەتی هەرێمە کە بەشدار بوون لە کۆنفرانسەکە ئەمەش بۆ معنایەیە کە ئێمە سێرفەن شتێکی تەشریفاتیمان گرتووە و چاومان بە یەکتری کەوتووە تەسەورەکەم ئەگەر بتوانین ئەوە بکەین ینی داوای ئەوە بکەین کە ئەم کۆنفرانسە لیژنەیەک هەڵبژێرێت دیارە لیژنەکە هەڵبژێرێت بۆ بە دوواداچوونی ڕەوشی کۆنگرەی یەک بەڵام لیژنەیەکیش بۆ ئەوە بێت کە ئەم لیژنەیە لایەنی کەیفی ئەو هینانە لە بەرچاو بگرێت ئەو خاڵانێک کە پەسەند کراوە و وەکو لیژنەیەکی تحقیق بێ وەکو ئۆتاقێکی فکر بێت کە لە ماوەی یەک ساڵە بەردەوام یەکتری ببینن گزارش بدەنەوە بە یەکتر سایتێکی بێ سەفحەیەکی فەیسبووکی لایەنی کەم ببێ لە تەلەڤیزیۆنەکانە بەرنامەیان بێت چاپکراویان ببێت و ئەم کۆنگرەیە شوێن پەنجەی دیار بێت بە تاریخی کاری هاوبەش کاری لاوان لە ناو شۆڕشی کوردیە لە ناو ژیانی سیاسی هاوچەرخی کوردیە شوێن پەنجەی دیار بێ ئەم کۆنفرانسە کایەیەکی سیاسی و شتێک بۆ مەشغوڵکردنی خۆمان نییە من پێم وایە ئەگەر ئەو لیژنەیە هەڵبژێردرێت بە دوواداچوون بکەن بۆ بە شێوەیەکی ئیجرایی ببن بە کارتێکی فشار لە ناو لایەنەکانی خۆیانە لە ناو دەستگای ئیدارەکانی باشووری کوردستانە ئەو خراپ نابێت من لایەکەم ئەو داواکاریەم هەیە بە ڕەفیقەکانیشم وتووە پێم وابێ لە کۆنفرانسە ئەگەر بتوانین بەسەرکەوتوانە بەڕێوەی ببین پەسەند بکرێت.